قەزای خوڕماتووی پارێزگای سەلاحەدین ئەو قەزایی کە شەڕی پێشمەرگە و هێزە شیعیەکان بۆ یەکەم جار لێوەی سەری هەڵدا لە ئێستادا کورد قەزاکەی جێهێشتووە و لەژێر کۆنتڕۆڵی هێزەکانی حەشدی شەعبیدایە، بەڵام هێشتا ململانیەکان لەسەر ئایندەی قەزاکە بەردەوامیان هەیە. بەو پێی کورد بە شارێکی کوردستانی و شیعەش بە شارێکی عێراقی ناوی دەبات. ليست تابع صلاح الدين نيمة جزئي محافظي صلاح الدين احترام هي بو رأيه قانون هي دستور هي محكمة اتحادية هي أو وقت الروجيتية هركز حقي خويا قري توالي كردي دوز متنازعة من تركمان مالامنا قانون محكمة قرنية ديار الأوراد معلومية هاي خويا يعني خويني قەزای خوڕماتوو لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا چەندین شەڕی خوێناوی لە نێوان کورد و شیعە تێیدا ڕوویداوە. دوجار قەزاکە کرا بە دوو بەشەوە، بەشێکی کە لە گەڕەکە کوردیەکان پێکاتبوو پێشمەرگە دەیپاراست و بەشەکەی تریشی لە ژێر کۆنتڕۆڵی هێزە شیعەکاندا بوو. بەڵام لە 16ی مانگی ڕابردووەوە باڵانسەکە بەلای بەرژەوەندی هێزە شیعەکاندا گۆڕا، لە کاتێکدا پێشتر پێشمەرگە زیاتر باڵادەست بوو لە ناوچەکەدا و لە ڕۆژی 25 ئەیلولیش کورد ڕیفراندۆمی تێدا ئەنجامدا. لە ڕاستیە بەپێی دەستوری عێراقی، بەپێی خودی مادەی 140، بەپێی لێدوانی بەرپرسانی عێراقی و بەپێی وردەکاری مادەکە و پێی جوگرافیا و تاریخ و بەپێی پێکاتە هەموو ئەوانە ئیسلمێنن کە خوڕماتوو بەشێکە لە ناوچە جێناوەکان ئەوان چۆنی ئەڵێن و چۆن ئەوە هینەکەنەوە بۆ خۆیانە. ئێمە دەستور هەیە کە ئیسلمێنێ باشترین بەڵگەیەکەوە ناوچەیەکی جێناکۆکە و بۆ ئێمە داکۆچیەکەین لەوەی کە دەستور جێبەجێ بێت. ئەو کاتە خوڕماتوو کەوتە هەر لایەکە ئەکەوێ و حاڵی کەرکووک و خانەقین و شوێنەکانی ترە بەشێکە لە ناوچە جێناوەکان و ئێمە ئیشی پێەکەین بەپێی دەستور و بەپێی یاسا و بەپێی ماف و بەپێی ڕێژەی دەنگدان و قورسایی بەردەوام کاری بۆکەین. لە ئێستادا کورد هێزە شیعەکان بە سووتان و تاڵانکردن و تەقانەوەی گەڕەکە کوردیەکان تۆمەتبار دەکات. حەشدی شەعبیش تۆمەتەکە ڕەت دەکاتەوە و دەڵێت ماڵە کوردەکان لە کاتی شەڕدا زیانیان بەرکەوتووە. بێگومان ئەو ئەزمونانە و ئەو سیاسەتانی کە حەشدی تورکمانی پەیڕەویەکات پێمانەڵەیە جارێکی تر کورد ناتوانێت بە ئاسانی ئەو 50-60 کەسەی کە ئاوارە بووە بگەڕێتەوە ژێردەستی ئەوان دەست بکەنە تەسفیات هەر ڕۆژی یەکیشی تیرۆر بکەنە ڕۆژی هاوڵاتیەکمان بکوژن. بۆیە ئەبێ هێزی هاوبەشە بێ و هەموو ئەو حەشدوو هێزە عێراقیانە ڕۆیشتون کە بچنە دەرەوە و هاوسەنجی لە دایرەکانە لە دام و دەستگاکانە بە تایبەتی پۆلیس تەنها 100 پۆلیسی کورد هەیە، نێزگەی 800 پۆلیسی تورکمان هەیە. مەرجی کورد بۆ گەڕانەوەیان بۆ قەزای خوڕماتوو، ئاساییکردنەوەی دۆخەکە و ڕۆیشتنەدەرەوەی هێزەکانی حەشدی شەعبی و پێکێنانی هێزی هاوبەشە لە کورد و شیعە بۆ پاراستنی ئەمنیەتی قەزاکە. بەڵام تا ئێستا هەنگاوی کردداری بۆ ئەمە نەنراوە و کوردەکانیش دوور لە ماڵ و حاڵیان ژیان بەسەر دەبن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.